وأمي ببيغمر فرمو ولن ترضى عنك اليهود ولا النصارى ئیتر لە ئیسەودا نە ئێسەونە لە داهاتوش بەخوا جوولەکە و گاور لە تۆ ڕازی نابن حتا شوێنی ڕێبازەکەی ئەوان نەکەوی حتا شوێنی ڕێبازی جوولەکە بکەوی گاور دژایەتی تەکە شوێنی ڕێبازی گاور بکەوی جوولەکە دژایەتی تەکە یعنی مەجالی تیانە بۆیە تۆ لەسەر ڕێبازە حەقەکەی خوای پەروەردگار بەردەوام بۆ شوێنی هەوا و ئارەزووی ئەوان مەکەوە ئەوان هەوا و ئارەزویان بەهەر لایەکە ئەڕوا و تۆش لەگەڵیانە بڕۆی ناکرێ ئەی پێغەمبەری خوا ئەگەر شوێنی هەوا و ئارەزووی ئەوان بکەوی پاش ئەوەی کە خوای تەعالا زانست و علمی پێدای ئیتر خوا پشتیوانت نابێ ئیتر خوا یارمەتی دەرت نابێ خۆ طبعا بێگومان پێغەمبەر قەت شوێنی ڕێبازی ئەوان ناکەوێت پێغەمبەر معسوومە بەس ئەمە دەرسە بۆ من و تۆی موسڵمان ئەمە دەرسە بۆ ئەوانەی لە پاش پێغەمبەر دێن کەوا دینی ئێوە ئیسلامە و ئیتر لە ئیسەوەدا بەتەمای ئەوە مەبن جوولەکە و گاور لە ئێوە ڕازی ببێ لەم ئاەتەوە یان لەم قاعیدە یاسا قورئانیەوە بڕێشتمان بۆ دەرەکەوێ بڕێ ئیسفادە ئەکەن یەکەم ئەبێ بزانین جوولەکە و گاور زۆر عینادن و بە ئاسانی ڕازی نابن لە ئینسان مەگەر شوێنیان بکەوێت دووهەم وریابین کە یعنی وەکو ئاگادارمانەکاتەوە خوای تەعالا کەوا تەنازولاتدان دابەزین لە حەق بۆ جوولەکە و گاور بەڕاستی تەنها گومڕابوونی خۆتە ئەگینا ئەوان بە هیچ شێوەیەک بەوە ڕازی نابن ئەوە تاخوا بینن کۆمەڵێک لە مسلمانان ئەمڕۆ هەیان بینن بە تایبەتی سەرکردەکان بە تایبەتی قیادات لە وڵاتانی ئیسلامە حد نەبوونەتە جوولەکە گاورانە هەموو شتێکیان کردو بەس ناوی خۆیانە نەگۆڕێ بەس جنسێکیان نەکردوتە جوولەکە و گاور ئەی لیان ڕازین لیان ڕازین ئەوەی کابرای مسر هەموو شتێکی کرد لە پێناوی جوولەکەیە جوولەکە لێ ڕازیە جوولەکە ئەڵێ دەستخۆش سیسی جوولەکە ژە ئافەرین تۆ محەممەد بەدیع و بەڵتاجی و ئەو هەموو عالم و ئەو هەموو نەک لە بواری دینە لە بواری دنیاشە ئەو هەموو پیاوە گەورانەی مصرت عیدام کرد ئەو هەموو علەمای زەڕە و نەوەوی و چی و چیت عیدام کرد دەستخۆشیان لێی کرد سوودی نییە تا تۆ بەچکەی مسلمان بێ سوودی نییە ولن ترضى عنك اليهود ولا النصارى ئەمە قاعدەیەکی هەتاییە بۆ من و تۆی مسلمان هەتا قیامەت خوای تەعالا علیم و خەبیرە ئەزانێ ئێستا و داهاتوش چێ بێ خوا ئەفەرمێ لەن تەڕضا یعنی تەواو لەن بۆ تەبیدە لە زمانی عەرەبیە بەخوا لێت ڕازی نابن بەخوا ئەوانەی وا بۆ ئەمریکا بۆ طبعا ئەمریکا وەکو گاور وەکو خاچپەرستەکان ئەوانەشی بۆ جوولەکە کلکەلەقیەکەن واللهی براینە واللهی تەنانەت ئەگەر ببن بە جوولەکە و ببن بە گاورش لیان ڕازی نابن خۆ ئەمان هیچیان نەماوە خۆ ئیسلامیان لە خۆیان داماڵیە خۆ جلوبەرگەکەشیان بۆتە جلوبەرگی ئەوان خۆ ئیتر ئەم وڵاتی ئیسلامیان فرۆشتیە پڕیان لە فەساد و بێئەخلاقی کردووە لە هەموو شوێنێکی ئەم وڵاتی ئیسلامە فەسادیان چاند بێئەخلاقیان چاند خراپەکاریان چاند پارەی ئەم ملەتە هەر هەمووی ئەخۆن خۆیان نایخۆن بەڵکو ئەیکەن بە گیرفانی جوولەکە و گاور چەند سەرکردەی وڵاتانی ئیسلاممان هەیە خوێنی ئەم ملەتە ئەمژن خوێنی وڵاتانی ئیسلام ئەمژن ئەیخەنە بەنقەکانی ئەمریکا و ئەوروپا و دوای ئەوەش کە خۆی لا ئەچێ شەقێکی تی هەڵەدەن لایەدەن پارەکە لەوێ تەجمیع دەکەن بۆ خۆیان ئەیبن خۆشی ئیسفادەی لێ ناکە نەوەکەشی ئیسفادەی لێ ناکە بەلا نەوەی قەزافی ئیسفادەی لێ کرد برانەوەی زەین العابدین ئیسفادەی لێ کرد برانەوەی چەندێکتان بۆ باسکەم باسی چەندێک بکەین نەوەی مبارەک نەوەی فلان و فلان ئیسفادەیان لەو پارە کرد کە نەوت غاز هەموو شتێ ئەیبەن و لە ئەخیرە ئەیکەنە گیرفانی ئەوانەوە خۆزگای خۆیان ئیسفادەی لێ بکەن خۆزگای ئەوان بیهێننەوە لە وڵاتانی ئیسلامە ئیستثماری پێ بکەن تا خەڵک ئیسفادەی لێ بکە بەخوا نایکەن هەموو ڕێگایەکە دۆزنەوە بۆ ئەوەی گیرفانی خەڵک بەتاڵکەنەوە بەڵام لە ئەخیریشە بۆ گاور و جوولەکەی ئەیشی بەن و ملەتیشی نازانن و لەشت ڕازی نابن کەی ئەم سەرکردانەی وڵاتانی ئیسلام عیبرەت وەرەگرن پند وەرەگرن لا حول ولا قوة إلا بالله خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ زۆربەی جوولەکەکان و گاورەکان ئەهلی کتاب ود كثير من أهل الكتاب لو يردونكم من بعد إيمانكم كفارا حسدا من عند أنفسهم من بعد ما تبين لهم الحق سورة بقرة آية 109 والله أوان آواتيان أويم تو هەڵگەڕێنەوە ولا دينكت لادن دواي إيمان بتكنوا بكافر هەڵگەڕێن تەنها حسادتك تەنها ئێرەیەک و حەسادەتێک ئەیبەن حەز ناکەن تۆ بە مسلمانی بمری حەزەکەن بە کافری بمری دوای ئەوەی کە ئەوان ئەزانن چیش حەقە و چیش ناحەقە
خۆوە نەبێ جوولەکە و گاوەر نەزان حەق و نەحەق چییە واللهی چاک لێ ێزان